السلام عليكم. فەرمون باشی کچی خۆم. سپاس دەکەم. بابل لە مارەیە؟ بەڵێ. ئێوە چێن؟ ئەمە دۆست و برادەری بابی. دقیق بە پرسی پێ بکەم. نایەوێت کچی خۆم نایە. ئەمە دۆست و برادەری بابی وەرە. کاک ڕەحمان باشی؟ کاک ڕەحمان چییە دەرەی نامناسی؟ فەرموستان دەوێت. کاک ڕەحمان ئەتۆ ئەمنی ناناسیەوە؟ ناوەڵە ناناسمەوە. گۆرەم شەعبانی کەناس بە بیرە خۆت بینەوە. شەعبان چییە؟ هەوکە پێی نایە. زۆرت لە کاتی ناگرین یەک دوو دەقەت لە کاتی دەکوژین و دەڕۆی باشە؟ بڕوا بکە ئیشم گەلک زۆرە ئەو مەجالەم نییە من. ناوی خوا بێنە فەرمو باوچی وەرە فەرمو فەرمو. ئێستا چیتان هەیە بڵێن فەرموو. ڕەحمان ئەو ئەسەرەتا ئەمنت نەناسیەوە گوتمان قەیناکە و قبوڵمان بەس پێم برێ ئەو گەنجەش ناناسیەوە لێرە دانیشتیان نەخێر نایناسمە. باوکە پیاو دەڵێت چی؟ کچم نایناسم کاکە ئەنگۆ ئیشتان نییە ئەگەن بۆ ئیشتان نییە منی شوێ فەرمو بڕۆنە دەرێ کاکە بڕۆنە دەرێ. دانیشە ڕەحمان دانیشە با بابەتەکەی هەموو بژێڕین چ دەجێڕنەوە؟ لەسەخ کچی خۆم دەمەیە بابەتەکە لۆ باسکەم کە پێشتر نەتزانیە ئەو کوڕەی کە بەرامبەرت دانیشتیە ئەوە برای تووە. برای من؟ کچم باوڕ بەو فلیمانە مەکە ئەوە درۆی دەکا هەستم بڕۆنە دەرێ بابا هەستە بڕۆ دەرێ هەستا. لە شوێن خۆ دانیشە. ڕەحمان دانیشە باوکە بۆم باسکە بزانم ئاهە دەڵێن چە؟ کچەکەم ئێستا هەموو لۆ دەجێڕن. ڕەحمان لەبیرتە 5 ساڵ پێش ئێستا منداڵەکە تینەداتە خەزیزی خێزانم کە مامان بوو گوتت مێشی تەواو نیۆ شەلەلا لەبیرتە؟ نەخێر لەبیرم نییە. ئەمیش لە ترسی ئەو خودایەی ئەو منداڵم هەگرت و دامە خێزانش کە منداڵیان نەرەبوو ئەو منداڵەش ئەو کوڕی ئێستایە. کچم باوەڕ بەو شتانەمە ئەوانە هیچ ئیشیانی هاتنی ئێرکوانە فیلممان لۆ دروستکەن. کچەکە لەبەوەی زیاتر باوەڕکەی ئێستا کە ئەم بەخۆم تەلەفۆن لە بۆ بای وێ دەکەم کە ناوی سەیفەدینە و منداڵەکەی کات خۆی لێ وەرگرتن و گەورەی کرد. وەڵا بابا بەس ئەوە مابوو لە مارەکەی خۆشمان تەلەفۆنی سی بابا تەلەفۆن چێ دەکەی؟ لاسەخۆ ڕەحمان کوڕم دە تەلەفۆنەش لە باب بکە بابێ. مەکە کاکە مەیکە پێت دەڵێن مەیکە برا مەیکە. لە شوێن خۆ دانیشە تۆش تەلەفۆنەکەت بکە. ئەلۆ بابا بیدەمن کاک سەیفەدین باشی فەرموو کاکە گیان. ئەمە شەعبانی کەرناسم شەعبانی کەناس؟ هەوکەلەوەی گەڕێ ئەمەیان لە ماڵی ڕەحمانی توجار. کاکە چی دەکەی لە مای ڕەحمانی توجار؟ پورە کاک هەموو بابەتەکەم لۆ جێراوە. باش ئەو مۆزوعەتە لەو باس کرد. کاکە چ بکەم وەڵڵاهی کوڕەکە دوازی لێ نەهینام لەگەر زڵ کوڕەکەم هاتن بە زۆر ئەمیان هینایرە. بەس بزانم تۆ چ دەکەی لەوێن دەر؟ هاوکە وەختی هەندێنیە کاک سەیفەدین هەتا زووە خۆتان بگەین نێرە وەرن باشە؟ ناکاکە نامن شتی وەکوو دەبیتن. ئەلۆ بابا کوڕم ئەوە چییە؟ ئەوە چە ڕوودەداتن؟ نەکەی بڵێ نایم خەریکە مێشکم دەتەقی هەر ئێستا وەرنەیەکوانە. نایە کوڕم نایە نا بابا نەکەی بڵێ نایم نێن ئەو ماڵێن گۆشت بەجێ دێڵم ئێستا لە کەشتەکەتانە بۆ دەنێرم. چ بوو پیاوەکە چ بوو؟ ژنێ ئەوی لێ ترسام ڕۆیدا ڕۆ. چ بوو چە؟ لە مارێ ڕەحمانی توجارن گەشتەکەشی نرد. کچم باوەڕ بۆنم مەکە کاکەنگۆ هیچ ئیشتانیە لۆ ناسنە دەرێ لە مارەکەم دەبڕۆنە دەرێ دەبڕۆنە دەرێ کاکە بڕۆنە دەرێ. با بڕۆین بابن ئەو کێشەی چارە سەر بکەین. ئەمە کوڕی خۆم دەوێتەوە. با بڕۆین وەختی نییە.